نهێنی دەستنووسی ڤۆینچ ئەو کتێبەی کە 600 ساڵە جیهانی سەرقاڵ کردووە. ئایا دەتوانن کتێبێک لە مێشتانە وێنە بکەن کە نزیکەی 600 ساڵ لەمەوە بەنووسرا بێت، بەڵام تا ئەمڕۆژ کەس نەیتوانی بێت لێی تێبگات؟ کتێبێک کە پڕە لە نهێنی و پرسیار. ئەمە چیرۆکی دەستنووسی ڤۆینچە، یەکێکە لە گەورەترین مەتەڵەکانی مێژووی مرۆڤایەتی. لە سەدەی 15دا کتێبێکی سەرسوڕهێنەر نووسراوە کە بە زمانێکی تاو نام و نادیار پڕ کراوەتەوە. ئەم زمانە لە هیچ شوێنێکی دیکەی جیهاندا نەدۆزراوەتەوە، تا ئێستاش زمانناسان و شارەزایان لە شیکردنەوەکانیاندا سەرکەوتوو نەبوون. پەڕەکانی ئەم دەستنووسە تەنها وشەی نامۆن نین، بەڵکو پڕن لە وێنەی ڕۆکی سەیر و سەمەرە و نەخشەی ئەستێری ئاڵۆز و شێوەی گەردوونی نادیار و تەنانەت وێنەی ژنانی نهێنی ئامێز. لە ماوەی سەدان ساڵدا زانایان و زمانناسان و مێژووناسان تەنانەت شارەزایانی شکاندنی کۆد هەمویان هەوڵیان داوە نهێنی ئەم کتێبە بکەنەوە، بەڵام هەموو هەوڵەکانیان بێئەنجام بوون. هیچ کەسێک نەیتوانیوە بە دڵنیاییەوە بڵێت ئەم دەستنووسە چی لە خۆ دەگرێت یان مەبەست لێی چییە. گریمانەکان زۆرن و جیاوازن. هەندێک پێیان وایە کتێبەکە دەربارەی پزیشکی گیای دەرمانیە، هەندێکی تریش دەڵێن پەیوەندی بە ئەستێرەناسی و زانستە کۆنەکانەوەیە، و هەروەها هەندێکیش پێیان وایە کە ئەمە تەنها فێڵێکی زیرەکانە بۆ سەردەمی خۆی بۆ ئەوەی خەڵک سەرقاڵ بکا و بەگومان بیان هێڵێتەوە. لە ساڵی 1912 بازرگانێکی کتێبی کۆن بە ناوی ویلفرید ڤۆینچ ئەم دەستنووسە نایابەی دۆزیەوە، لەو کاتەوە بە ناوی ئەوەوە ناسراوە. سەرباری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و کۆمپیوتەر و زیرێکی دەستکرد، دەستنووسی ڤۆینچ هێشتا وەک مەتەڵێکی چارەسەر نەکراو ماوەتەوە. ئایا ئەم کتێبە پەیامێکی زۆر گرنگ و نهێنی هەڵدەگرێت کە چاوەڕێی شیکردنەوەیە، یان تەنها یاریەکی زیرەکانەیە کە بۆ 600 ساڵە جیهانی سەرقاڵ کردووە؟ وەڵامەکە هێشتا نادیارە و چاوەڕێی دۆزینەوەیەکی گەورە دەکات.